جا یەک دوو نمونەی زۆر خۆشتان لێ بژێڕم زۆریشم گێڕایەوە لە محاضەرەکان من بچکەم گوێتان لێی بەڵام ئەو نمونە ئەنتیکانە یەک لەوانە دەژێر بۆ زۆر سەیرە دەڵێ جارێکی چوومە لای قەبیلەیەک تەوان ئەفریقیا عمومەن هەموو قەبائیلە ڕاستە شارە دەوڵەتە بەڵام لە ناو دەوڵەتەکەی هەموو قەبائیلن یعنی هەموو قەبیلەنا جا قەبیلە هەیە 200,000 300,000 ملیۆنێک بەو شێوەیە یعنی قەبیلەکان گوتی چوومەکن قەبیلەیەکی هەموو ڕوت و قوت و ڕوت و ڕەجاڵ و بەستە زمان و ئەوانە گوتی دانیشت بوون زۆریان دانیشت بوو پیاوە گەورەکەیان دانیشت بوو گوتی ئەمیش بە پێوە و سەلامم لێ کردوون گوتم ئیزن هەیە پێم خۆشە هەندە قسەتان لێ بکەم وتیان فەرموو جا طبعا لە ئەفریقیای ئەوەی لوغەتی فەڕەنسی بزانی زۆر گرینگە چکە بەڕاستی 90% ئەفریقیای مستعمەرەی فەڕەنسی و بەلجیکا بووە ئەو دوو دەوڵەت بە زبانی فەڕەنسی قسەی دەکەن ئەن کابرا فەڕەنسی بزانی نیعمەتی خوایە لغەتێکی کە هەیە پێی دەڵێن لغەتی سەواحیلی تقریبا 6-7 دەولەت لە ئەفریقیای بەو لغەتی سەواحیلی قسەی دەکەن زۆر لغەتێکی زۆر کەلیمەی عەرەبیشی تێدایە سوبحان الله زانیسا ئەگە ئەو دوو لغەتەی بزانی بەڕاستی ئاسان دەبی بانخوازەکەوی شێخ عەبدوڕەحمان لغەی فەڕەنسی زانیوە گوتی یەک سەعاتی ڕێک ئەمن باسی خوا و قورئان و ئیسلام و محەممەدم بۆ کردن عەلەیهی سەڵات وەسەلام تی ئەوان ئەها جیان دابێ لە عاردی دانیشتبوون تەماشای منیان دەکرد گوتی کە خلاص بووم تم دەی فەرموو چ دەڵێن جوابم بدەنەوە دێنە سەر ئەو دینەی و بڕوا بەو دینەی دەینن کە ئەمن باسم کرد لە بۆتان تی گەورەکەیان هەستاوە گوتی کاچی من 3 ساڵە باران نەباری هەموو مردین لە برسان حیواناتمان هەموو مرد لە برسان ئەمە چیشمان بەو دینەیە کە ئەتوو هینایتت وەرە ئەتوو ئەو دینەی کە دەڵێ ئەو خوای کە دەڵێ ئەو قورئانەی کە دەڵێ ئەو پێغەمبەرێک کە دەڵێ پێیان بڵێ باران ببارێنن ئەمە هەموو دینە ئەو دینەی کە ئەتوو دەڵێ بەس بەو خودایی ئەگە بێت و باران نەبارێنی لە بۆمە ئەلێرێ دەتکوژیت جا گوتی توخوا ئەوە جوابە ئەمن 1 سەعاتە بە پێوە قسەتان لۆ دەکەم گوتی جا چێ گوتی بە پێوە دانیشتبان چی سەرباری ئەوەی گوتی ئەنی ئێستا جوابم نادەنەوە گوتیان کاکە ڕاوەسە خۆتمان دیمە کە پێشت و کابرایەک هاتبوو قەشەشی دینی نەسرانی چوو بوو 3 ڕۆژان لەوێ گریابوو نووزابەوە هیچ پشکە باران نەباری زۆری وتیان بەو خوای وتی ئەومان ئیزندا بەس ئەتوو ئەوە پێت بڵێم 3 سەعاتیت کە ئیزنت دەدەین 3 سەعات باران دەبارێنی سەر چاوە نابارێنی ئەلێرێ دەتکوژی ڕۆیشتن جامە 3 سەعاتیت کە دەینەوە گوتی ئەمیش دانیشتم هەستان تەمان دەبی ئینسان کە لێی قەومەت دەکات دەستنوێژێک و 2 ڕکعات نوێژ یەکسەر دەبی پەیوەندی بەخوای بکەیت تی دەستنوێژێکم شوشت و 2 ڕکعات نوێژم کرد و دەستم بە پارانەوە کردم یا ڕەبی ئەمن شایستەی ئەوە نیم کە لێت بپارێمەوە شایستەی ئەوەش نیم کە دوعاشم قبوڵ بکەیت بەڵام خوای بکە لە بۆ گەورەی خۆت لە بۆ گەورەی ئەو محەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خاتری قورئانەکەت خوای باران ببارێنی شەرمەزار نەبم درۆزن دەرنەسم ڕاستگۆ دەرچم و ئەو هەموو خەڵکەک لەو وەسەنی و لەو بتپەرستێ نەجات ببێت زۆر بەڕاستی زۆر یعنی دوعایەکی بە کۆڵم کرد و گریاشم لەگە دوعایەکەی بە قورئان 1 سەعاتی پێسوتی یەک باران باری گوتی هەر هەموو هاتن 200,000 کەس هەر ئەو ڕۆژی موسڵمان بوو 200,000 کەس هەر ئەو جاری مسلمان بوو بزانە سبحان الله بەڕاستی ئەوە تەجروبەیەکی عەزیمە لۆ ئێمە تەجروبەیەکی زۆر گرینگە بۆ ئێمە کە چۆن توانیتی بەم شێوەیە ئەو هەموو خەڵکە بە دوو قسەی سادقانە و ڕێک و پێک خەڵک بەجێ بکەن و ببن بە مسلمان